کەمتر لە 10 ڕۆژ ماوە بۆ هەڵبژارنە سەرۆکایەتیەکانی ئەمریکا و جێگرەکەی. ئەمە 59یەمین هەڵبژارنەکانی سەرۆکایەتی کۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە بڕیارە لە 3 مانگی نۆڤەمبەری 2020 بەڕێوە بچێت. هەریەک لە دۆناڵد ترامپ و جۆ بایدن لە پارتی کۆماریەکان و دموکراتەکان دوو بربژێری لووتکەی ئەم هەڵبژارنانەن. ئاخۆ ئەنجامی ئەم هەڵبژارنانە و کاریگەری بۆ سەر کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی دەبێت؟ بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە میوانداریم کردووە لە زۆر بەڕێز هونەرمزوری ڕۆژنامەوان و چالاکوان کە هەر ئێستا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ڕێگەی تەلەفۆن بۆتە میوانی پڕۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. مامۆستا هونەر سلاوم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم چاوپێکەوتنەدا. زۆر سپاس، سلااو بۆ ئێوە و بۆ بیسەرانی بەڕێزتان. هەر بژی. وەکو یەکەم پرسیار لە هەڵبژاردننی ئەمریکا، ئەگەر دموکراتەکان دەربچن یان کۆماریەکان، ئایا شتێک لە دنیای ئێمەی کورد دەگۆڕێت یان هەردووکیان بەرەو یەک ئاراستە دەڕۆن و تەنها میکانیزمەکەیان جیاوازە؟ ئەمریکا بۆ کورد چ قازانج و بەرژەوەندیەکی هەیە، بەتایبەتی بۆ ڕۆژاوە و باشووری کوردستان؟ لە ڕاستیدا ئەمریکا وڵاتێک نییە کە سیاسەتەکەی 100% هاوتەری بێ لەگەڵ گۆڕینی سەرۆکەکەی. ئەمریکا وڵاتێکی تابڵێ بە سیستەماتیکە و تابڵێ وڵاتێکی قۆڵ و استراتیژیە. سیاسەتی ئەمریکا، سیاسەتی گشتی ئەمریکا بریتی نییە لە سەرۆکی ئەمریکا، بەڵکو بەشی هەرە زۆری سیاسەتی قۆڵ و درێژخایەن و استراتیژیە ئەمریکا بریتە لە کۆنگریس و ئەنجومەنی پیران. ئەوان پلانی 10 ساڵە تا 100 ساڵە دادەڕێژن بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا. بۆیە من پێم وایە بەڕاستی بەنسبەتی کورد کە وڵات نییە، سیاسەتی ئەمریکا بە کام سەرۆک ئەوەندە زۆر ناگۆڕێتن. بەڵام بێگومان یعنی لە ڕۆی تەعاملی سەرۆکەکان هەندێک گۆڕانکاری تەشریفی بچووک بچووک ڕوو دەدەن، ئەمما ستراتیژەتی ئەمریکا ناگۆڕێتن و کاریگەریەکی وای نابێت بۆ ئەو وڵاتانەی کە بۆ ئەو نەتەوانەی کە بێدەوڵەتن. بەڵێ، بۆچی سیاسەتی ئەمریکا بۆ بەشی هەرە زۆری وڵاتان و سیاسەتی وڵاتان گرنگە و زۆرێک لە وڵاتانی جیهان پلان و استراتیژەکانیان وا دەدەڕێژن کە بەپێی سیاسەتی ئەو 4 ساڵەی سەرۆکی ئەمریکا بێت کە کەسێک تێیدا ئەفساری سەرۆکایەتی وڵات دەگرێتە دەست؟ یان پێدوایە ئەمریکا هیچ گرنگیەکی بۆ استراتیژی وڵاتان نییە و هەروەها لە سیاسەتدا تا چەند ئەمە شڕۆڤەیەکی لۆژیکیە کە تۆ سیاسەت بکەیت و ئەمریکا نەبینی و هەنگاوەکانی ئەمریکا بەلاتەوە گرنگ نەبێت؟ کە من ئەو وڵاتانەی کە هەنگاوی سیاسی دەنێن و ئەمریکا نابین، ئەوانەی کە دوستی ئەمریکان پێویستە زۆر باش ئاگاداری سیاسەتی ئەمریکا بن، و ئەوانەی کە دژمنی ئەمریکاشن بێگومان ئەوانەش دەبێت زۆر بە وریایی مامەل لەگەڵ سیاسەتی ئەمریکا بکەن و دەبێت پلانی بەرامبەریان هەبێ. بەڵام بۆچی زۆربەی وڵاتانی دنیا خۆیان دەگونجێنن لەگەڵ سیاسەتی ئەمریکا یان ئەو 4 ساڵەی کە ئەم بەرنامەی ئەم سەرۆکە دادڕێژێت؟ لەبەر ئەوەی لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی دنیا بنکەی سەربازی ئەمریکا هەیە. ئەمە لە ڕووی سەربازیەوە بێگومان وڵاتێکە سەرکردایەتی ناتۆ دەکات و وڵاتێکی یەکجار بەهێزە ئێستا لەسەر ڕووی ئاستی دنیاوە. هەروەها لە ڕووی ئابووریشەوە ئەمریکا کۆمەڵێک هەوڵی داوە کە دۆلاری کردووە بە عوملەیەکی جیهانی. شکانی ئەمریکا یان سەرکەوتنی ئەمریکا کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئابووری زۆربەی وڵاتانی جیهان هەیە، لەبەر ئەوەی هەوڵی دایە کە دۆلار بکاتە عوملەیەکی جیهانی. و هەروەها هەمومان ئەزانی سەرچاوەی سەرەکی ئەنتەرنێتیش لە وڵاتی ئەمریکایە. ئەمانە هەمووی وای کردووە کە ئەمریکا ببەستێتەوە بۆ هەموو وڵاتانی جیهانەوە و وڵاتانی جیهان هاوتەریب لەگەڵ سیاسەتی ئەمریکا بتوانن خۆیان بگونجێن. بەڵێ، لە دوای هەڵبژارن و دەرچوونی یەکێک لەم کاندیدە بەهێزانە کە ترامپ و بایدنە، ئەو شتانەی کە ئەگەری بەهێزی هەیە لە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت بۆ مەسەلەی کورد و پاوەر و دەسەڵاتی تورکیا و ئێران لە ناوچەکەدا چی دەبێت؟ شتەکان دابەش بوون. بەڕاستی ئەوەی لە ڕاستیدا تورکیا پێی خۆشە ترامپ دەرچێ و ئێران پێی خۆشە جۆ بایدن دەرچێ.
ئەوەی کە ئێران پێخۆشە جو بایدن دەرچێت لەبەر ئەوەیە کە سیاسەتی دیموکراتەکان هەمیشە لە بەرامبەر ئێران نەرمە و لە سەردەمی ئۆباما گەیشتە ڕێکەوتن و گەیشتە ئەوەی کە چەندین ملیۆن دۆلاری ئێران کە بلوک کراون بلوکەکانیان لەسەر هەر بگیرێتن بێگومان بەمە ئێران وای دایناوە وای حساب کردووە کە دەرچۆنی جو بایدن بۆ ئەوان لە قازانجی ئەوانە بەڵام بەڕاستی زۆرۆفەکان گۆڕاون ڕەنگە لەمەیانە ئیران بەهڵەدا چۆبێتن هەروەها تورکیاش دەیەوێت ترامپ دەربچێتن بۆچی لەبەر ئەوەی کە لە سووریا ترامپ لە ڕۆژهەلاتی ناوەڕاست بەگشتی و لە سووریاش خۆی کشاندەوە و مەجالێکی زۆر باشی بە تورکیادا بۆ ئەوەی بتوانێتن بچێتە ناو خاکی سووریاوە بەڵام بەنسبەتی کورد بەڕاستی ئێمە زیاتر پەیوەندیەکانمان لەسەر ئەساسی سۆز و عاتیفە و عیلاقەی کۆمەڵایەتیە لەبەر ئەوە ئێمە وڵات نین جو بایدن لە کاتێکدا کە سەرۆکی ئەمریکانیە دەتوانێت بە ئارەزووی خۆی عاتیفەی کورد بۆ خۆی ڕابکێشە یان ئەگەر کوردیشی خۆش بوێ ئەو کاتە چونکە سەرۆکی ئەمریکانیە ئەتوانێت هەرچی ئەو بیەوێ بێڵێتن بەڵام کاتێک کە دەبێتە سەرۆکی ئەمریکا جو بایدن هەموو ئەو شتانەی کە وتوێتی ناتوانێت جێبەجێ بکات بەڵکو دەبێت بە پێی سیاسەتی قۆڵی ئەمریکا بڕواتن هەمووشمان دەزانی کە سیاسەتی قۆڵی ئەمریکا هاوتەریبە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا بەرژەوەندەکانی ئەمریکا لەکوێ بن ئەمریکا لەوێیە هەر وەک بینیومانە لە سەردەمی جمهوریەکانیش و لە سەردەمی دیموکراتەکانیش پشت کراوە لە کورد و کەی بەرژەوەندیان لەگەر کورد نەمابێ زۆر بە ئاسانی کوردیان فروشتووە و پشتیان تێکردەوە بۆیە من بەڕاستی ڕەنگە لە ڕۆی سۆز و تەشریفات و کۆمەڵایەتیەوە جو بایدن باشتر بێ لە ترامپ بۆ کورد بەڵام گۆڕانکاریەکی وا گەورە لە سیاسەتی ئەمریکادا بەرامبەر بە کورد نایەتەکایەوە بەڵێ زۆر ڕاستە دیارە ئێستا پاشەکشەی ئەمریکا لە جیهانی دەرەوەدا لە زۆر چاوپێکەوتن و دیبەیدا زۆر باسی لێوە دەکرێت ئایا ئەمریکا لە پاشەکشەدایە یان مێتۆدی هەنگاوەکانی گۆڕیوە بۆ ڕۆژهەڵاتی ناوین و بۆ جیهان بەڕای جەنابەت ئەمریکا ئەکشنی گۆڕیوە یان ستراتیژی گۆڕیوە پاشەکشەی ئەمریکا لە وڵاتانی جیهان بەو شێوەیە نەبووە کە ئێمە مەزەندەمان کردووە ڕەنگە جەنگەکانی دەرەوە لەسەری سوک ببن وەکو جەنگی عێراق و جەنگی ئەفغانستان بەڵام ئەوەی ڕاستی بێتن لە هەموو ئەو شوێنانەی کە ئەمریکا تێدا بوو پێشتر هەر وەکو خۆی ماوەتەوە بەڵام خەرجیەکانی کەم کردوتەوە سەربازەکانی کەم کردوتەوە ستراتیجەتی خۆی گۆڕیوە ئەمریکا هەوڵ دەدات بە سەربازانی تر شەڕی خۆی لە بەرژەوەندەکانی خۆی لە وڵاتانە بکاتن یان لە ڕێگەی گرۆپەکانی ترەوە شەڕی خۆی بکاتن لەبەر ئەوەی لە ماوەکانی ڕابردوو خەسارەیەکی یەکجار زۆری مروی و مادیش بە ئەمریکا کەوت ئەمە وای کرد کە جمهوریەکان هاتنە سەر دەسەڵات ئەمە قەرەبوو بکەنەوە بەڕاستی لەبەر ئەوەی هەمومان دەزانین لە سەردەمی جۆرج بۆش خەسارەیەکی یەکجار مەزنیان لە عێراق بەرکەوت و عێراقیشان تەسلیم بە ئێران کرد هەروە لە ئەفغانستانیش بۆیە کۆماریەکان ویستیان قەرەبووی ئەمە بکەنەوە یعنی ئەم جوڵەی کە لە سیاسەتی خارجیدا دەکەن بۆ ئەوەیە کە هاوسەنگی خۆیان لە داخلی ئەمریکا ڕاست بکەنەوە بەڵام ئەمریکا لە سیاسەتی دەرەوەدا من پێم وایە پاشەکشەی نەکردووە بەڵکو تەکنیکەکەی گۆڕیوە و من پێم وایە تا ئەمریکا ئاوا بەهێز بێتن هەرگیز لە سیاسەتی دەرەوە یاخود لە هێزەکانی لە وڵاتانی دەرەوە پاشەکشەی پێ ناکاتن چونکە بەم هێزانە و بەم جۆڵەیە ئەمریکا بووە بە سەرکردەی هەموو جیهان و من پێم وایە لە دوای دەرچوونەوەی ترامپ ڕەنگە گۆڕانکاری زۆر گەورە ڕۆ بدەن لە سیاسەتی دەرەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەمومان ئەبینین ئیسرائیل پەیوەندیەکانی خۆی بە چاودێری ئەمریکا لەگەڵ وڵاتانی عەرەبی وردە وردە دروست دەکات و وردە وردە دان بەبوونی ئیسرائیل دادەنین ئەمەش یەکێکە لە سیاسەتە هەر سەرکەوتوەکانی دەرەوەی ئەمریکا کە توانێتی ئەمە بەدەست بێنێتن کە لە مێژوودا ئەمە بەدەست نەهاتبوو بۆیە من پێم وایە لە دوای دەرچوونەوەی ترامپ کە من پێم وایە وای پێدەچم کە دیسان ترامپ ببێتەوە سەرۆکی ئەمریکا لەبەرەوەی لوبی ئیسرائیلی زۆر
هاوکاری دەکاتن. من پێم وایە دوای دەرچوونەوەشان سیاسەتی خۆیان زیاتر پەرەپێ دەدەن سیاسەتی دەرەوە و بەڵام بە میتودی تر و بە ڕێگای تر نەک بەوەی کە خەسارەی سەربازەکانی بدەن، بەڵکو ئێستا زۆرفەکان گۆڕاون و ئەوان هاوپەیمانی تریان هەیە کە هەمویان چەکدارن و ناچاریشن شەڕ بۆ ئەمریکا بکەن. بەڵێ وەکو دواپرسیار سوودی دەرچوونەوەی ترامپ چییە؟ ئەگەر بایدن دەربچێت چه کێشە گەلێک دروست دەبێت یان چه سوود و قازانجێکی دەبێت؟ من پێم وایە ئەگەر بایدن دەربچێتەوە زیانەکەی ئەوەیە کە لە بەرامبەر ئێران نەرمتر دەبێ و ڕەنگە ئەو ڕێکەوتنانەی کە ئۆباما کردوێتی و ترامپ هەلی وەشاندوتەوە ئەم دووبارە ساغی و نوێی بکاتەوە و بەما وڵاتانی خەلیج وڵاتانی عربی لە خۆی تۆڕە دەکات و بەما کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر ڕێکەوتنی ئیسرائیل عەرەب دەبێتن کە ئەمەش بەڕاستی ئیسرائیل قبولی ناکە و لۆبی ئیسرائیلیش لە ئەمریکا خۆمانەمان ئەزانین زۆر بەهێزە. ئەمە زیانێکی گەورە لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە ڕەنگە لە پەیوەندیە قۆڵ و دێرینەکانی ئیسرائیل و ئەمریکاش بداتە و هەڵبژاردنەوەی ترامپیش دیسان من پێم وایە بەردەوام دەبێت لەسەر ئەو سیاسەتەی کە کردوێتی جا چ بە سلبی چ بە ئیجابی درێژە پێدەری ئەو 4 ساڵە دەبێت کە کردوێتی. بەڵێ زۆر بەڕێز هونەر مزوری ڕۆژنامەوان و چالاکوان زۆر سوپاس کە میوانداری ئەمەد لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش سڵاو ڕێز بۆ پێسەرانی ئەزیز.